تویتریش وقت تویتریش سڵاتان لێ بێیارەکان تەمەنی 3 ساڵ و 5 مانگە دایک باوکی هێنایانە بەس بۆ کۆنتڕۆڵی دەمودانی بۆی کە دەمودانی کلۆر دەبێت ئەوەی کە لەسەر ئێمە لەم تەمەنای ئەوەیە کە فێریان بکەین چۆن دەمودانی مناڵەکە ئاشۆن فڵچە و هەویرەکان وەڕیوە ئێسمە فڵچەکەیە کە بەکارهێنین لە زەحمەدۆرە پێشەوە بڕی هەویرەکە کە بەکاری هێنین تەنها بە قەردەنکە نۆشێکە بێت زیاتر نا دەمودانی مناڵەکە گەر تێبینی بکەن هیچ کلۆریشی تیان نیە بە ئافرین و بە سپاسەوە بۆ خوا اینجا بۆ دایک و باوکی مناڵەکە لەم حاڵەتە بەس دایک و باوکەکە فێرەکەین چۆن دامشا چۆن پەت بەکار بێنە دوایە فلۆرای درێن بۆ پاراستن لە کلۆر بوون دەمکەرەوە یەکەم شت دەرمانەکە بڵاوەکەیتەوە بەسەر دانەکانە کە بڵاوێکیتەوە هەموو کەس ئەیزانێ هەندێک جۆری هەویرمان هەیە کەفەکە هەندێکمان هەیە کەف ناکە ئەوەی خۆتان کەمتر کەفەکە باشترە لەمە بەم شێوەیە کە بەکارێنی بە حاڵ سەری فڵچەکە چێتە ژێر پووکەکەەوە بە حاڵ بۆچی بۆی کە ژێر پووکەکە پاک بێت چکە ئەو ناوانە بە شێوەیەکی گشتی پاک نابێتەوە و پێویستەکە مناڵەکە خۆی دانی نەشۆ دایک و باوشی بۆی بشۆن ئەگەر خۆشی شتی تەنها وەکو یاریکردنەی شوە دەمکەرەوە مامە پەرداخی بەتاڵ بڵێن دەست باوکی بێ زەحمەت بەم شێوەیە ژێر پووکەکە ئەشۆین کە بەم شێوەیە ئەیشۆی ماوەی خوێنی لێ دوای خۆی خوێنەکە نامێنێ ئەوەی کە زۆر گرنگە لێرەیە دوای دەمودانشتن ئەو لە دەمی مناڵەکە وەرناین چۆر باشی بابە بەس کەفەکە ئەتفێتەوە کە کەفەکەی فیۆ مناڵەکە ئەوەی کەما قوتیشی بە ئاساییە هەموو جۆرە هەویریشیدان مناڵ ئەتوانێت ئەم بەڕەکەمی کە باسمان کرد قوتی بە نەژە هەراویە بێت لەبوو دروستبوونی دانەویشتەکانی مەترسی هەیە پێزم پەدۆرە پێشەوە اینجا وەرە باشی مامە وەرە باشی مامە وەرە باشی مامە ئەم جۆرە پەتانە هەیە ئەم پەتانە دەستی هەیە دایک و باوکەکە پێویستەکە ڕۆژان جارێ بەکاری بێنن دەمکەرە مامە ئەم ناوچینیوانی دانانی پێ پاکەینەوە بۆ لەبەرەوەی کە بەشتن پاک نابێتەوە دەمکەرە مامە جا فڵچەکە و هەرچیەک بێ سەیری کێسە و خۆشم دانی مناڵەکەم شتووە هێشتا پاشماوەی خواردن لەبەر ناوچینیوانی دانەکانە بەجێماوە دەمکەرە مامە ئای بژیت ئافرین زۆر باش دەمکەرە مامە اینجا دوای ئەوە چیەکەین فلۆرایدەکەی لەدانی مناڵەکە دەمکەرە مامە ئەم فلۆرایدە ئەمە فلۆراید ڤارنیشە ئەمەی کە ئێمە بەکارهێنین ئەمریکیە ئەمە 15 جار لە ماجوونی دانی گەورە خسترە و 22 جار لە ماجوونی مناڵ خسترە دەمکەرە مامە لە حاڵەتی ئەم خاتونە بچووکەیە یارەخانە 4 مانجارێک بەسمانەکە لێی بینەوە بەم شێوێ دەرمانەکەی لێین ئەم دەرمانە بۆچی باشە لە سایە 37 ئەگەری کلۆربوونی دانە هەمیشەیەکان کەمەکاتەوە و لە سایە 43 ئەگەری کلۆربوونی دانە شیرەکان کەمەکاتەوە ئەم دەرمانە کە بەکارین ئێستا ستاندەری هەموو دنیاە شێوازە کۆنەکەی کە لە قاڵبا بەکارەهێنرا ئێستا بەکار ناهێنرێت دەمکەرەوە مامە ئەمەی کە ئێستا دایک و باوکی یاراییکەن بۆچی گرنگە دایک و باوکی یاراییکەن لەبەرەوەی کە نانێ مناڵەکان ئازار ببینێ نانێ کە خۆشیان هیلاک ببن لەگەڵ مناڵەکانە چۆر باشی بابە ئەوەی کە ئەمێنێتەوە گرنگەکە بیزانن هەموو ئەم کارانێکی ئێمەیکە لەسەر ڕێبەرەکانی حکوومەتی بەریتانیایکەین و ئەو چارەسەر پێویستانەی کە پێویستە بە مناڵەکانتانێکین تکا مناڵەکانتان تەمەنی 1 ساڵە بێن وەلامەن بۆی کە نەهێڵین دانەکانیان کلۆر بێ پشتیوان بەخوا مناڵەکانتان لە ئازار و لە کلۆربوونی دان ئەپارێزین بەز حرمەتی تۆن بۆ ساڵحجاب پزیشکی دانی کەزان ناوەڕۆژ سپاس